يا ربي خدايا اوي ديوي كردستان تاريخ بخوا لدنيا وقيامت قبر قيامتي لو تاريخ بكي شلغيه شي غازي ببدا هوي اوي كجانا و تاريخي اوهم مالا مسلماني دولة من دكان جيان لينيا استا مسؤولة كان نيا ابد او كاربان هي مشكلة نيا هموي فقير وهجارة كريكارك لإيشي دستوى او ساردا فقير بي او بوا فقير بي كاربا بوا اوي دي تأثيري ليناكا بەڵام ئەو زوڵمێ لە فەقیری دەکرێت زۆر گەورەیە لەکن خوای نازانم ئەوانە کو ناترسێن ئەو نەوعە زوڵمەی دەکەن تو زیاتر لە 6 مەیلۆن کوردی ئیبڕۆ لەو ئەو زوڵمەی گرتیتەوە کە بێ کارەبا بێ موچا بێ مەعاش ئەوە زوڵمە ئەوە دڵام ئەوانە لە قەبر و قیامەت ناترسێن یعنی توەرە بەدوو ساڕۆخی ئەو هەموو زوڵمەی لەو عالەمەی بکەیت لە هەمووی سەیرتریش ئەوەیە بەدوو ساڕۆخی تو 180 خەڵک بێ کارەبا و بێ ئاو بی ئەو 50 ساڕۆخ بێ هەر کۆر دەبتەوە ئەوە زۆر مەترسیدارە ئەوە دەبی حەلێکی بۆ دامدرێ ئەمە زۆر سەیرم پێدێ ئەوێ دێ و دەڵێ ئیدانەی دەکەین کاکە منیش مامەستامە وەڵا ئیدانەی دەکەین بەس ئەم چ دەسەڵاتم نییە بەلام ئەوەی دەسەڵاتدارە کاکە حیسابەت چ بکەن زۆریش سەیرە عێراق هەموو دەلێ کارێکی تیرۆرستیە بە سوننا بە شیعە بە کورد ئەدی چێیە چێ دەیوێ ئەو ئارامیە کوردستان تێکچی چێ دەوێ عالم لە کوردستان بێ موچەبی بێ مەعاش بی لە تاریکی بژی لە ژیانێکی ناخۆش بژی یا رەبی خودایە ڕووی ڕەشکەی یا رەبی خودایە ئەوەی دەیەوێ کوردستان تاریک بخوا لە دنیا و قیامەت قەبر و قیامەتی لۆ تاریک بکەی ئەوەی دەوێ خەڵکی ئەو کوردستانەی بێ مەعاش بی بێ موچەبی خوایە لە دنیا و قیامەت ڕسوای